ڕێڕەوی کاروانی پڕ لەسەروەری خەباتی نەتەواتی گەلی کورد کۆمەڵێک قۆناغی درەوشاوە و لاپەڕەی زێڕینی بەخۆیەوە بینیوە. لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی ئەیلوول لە هەموو پارچەکانی کوردستانەوە پەیوەندی کرا بەم بزوتنەوە مێژوویە و هاوبەڵێنی بارزانی نەمرو هاوڕێبازەکانی مەشخەڵی ڕزگاری خوازی گەلی کورد و خاکی کوردستانیان هەڵگیرسان. ئەحمەد غەفووری لە ساڵی 1962ەوە پەیوەندی کردووە بە شۆڕشی ئەیلوول و بەو پەڕی ورە بەرزی و بڕواوە هەرکی نیشتیمان پەروەری کردووە بە نەخش ڕێگای ژیانی. زاوی جوانڕۆ هەمیشە لە فکری ژیانەوەی کورداوە بە حەقیقەت هەمیشە دفاعی لە کورد کرد. شۆڕشی بارزانیش لە بەرزان و هەڵسا و مەدام سەبا کەس لە شۆڕەوەی تەشەوی ئاوردووە بیلاخەرە وەزعی کوردی ناجۆر دی و دووارە یاقی بوو بۆ شاغەکانی بارزان. ئێمەش دەگرا ئەمان بیست بۆ وەسیلەوێت بۆ وەسیلەی دەم و باز بۆ وەسیلەی تەلیفۆن نەوە ئەوانە مۆبایل نەوە هاتوچۆی کاروان فڵان ئەمانە ئەمان ویست کە ئەمە دووبارە شۆڕش دەستی پێ کردو و خەریکە هەلێ حکوومەتی وەقتی عێراق ئەجەنە. ساڵی 62 ئێمە 45 نەفەر ئەوانە کەیوی ناوێ لێولاش جەماعەتی زۆر ئاوە شوێنمانە هێبکەی ناوێ لەوێ ئینیان کرد تەلگرافیان بۆ کرد کە ئەمانە جەمعی هاتن ئێمە چیان پێ بکەین. ئەوی جوابی داوە با لە مەرزان نەون یان هەنێرنە ناو بێن بۆ رابێن بگەین ناگرە وتمان چۆن مەسلحاتانە ناو دەر بۆ ئێمە بەرقێکی نییە بۆ ناومانە نێر بۆ دەومان ئەنێماتی لێرە خزمەت بکەین. ئێمە نزیکی ساڵ و نیمێ 2 ساڵ لە کۆتەبەی سەنگاوین و هەرەدا هاتینە قۆپی قەرەدا ئەو ئانە نەختی سۆڵح لە بەیناوە شەڕ و مەڕ نەو بوو وەلێک کامفرەکە باپامان و شتێبێ ئێمەش ئەوەڵمان وانە نەکەوتینە ناوی قەبوو خاڵ و جەنگیشتدا جەنگ شروعی کردو جەنگ هێواشەواش کردەوە و نامەیەکمان بۆ هات چ مقەدەم عەزیز ئەقراویە نامەی نووسیە ئێوەش بێن دەتێک ئێوە شرکەت بکەن چینەوە منتەقەیەکە ڕاتەوە ڕۆی سلێمانیە ئەسمەر و گۆیژەوەمانە ئەڕاتەوە ملێنە جای من لەم دێوی سلێمانی وتون ئەو دێوی سلێمانی حکوومەتی تیا من لە پەناوە ڕیم تکەینە نزیکی پیرەمەگرومی شاخێکی بەرزە بەوە فەرم و 2 دافە چایمان دەم کردگە ئەنجا چوینەبانی کرد چوینەبانی کە جەنوەڕی هەوا پەیما بووم بارانە شەڕە تاقەت بەڵێ باختیە بەدم لیسە کەوتینە ناوی خۆشیەکەی لە دڵی خۆمانە بالاخره ڕێن لە خوار ئەپیرەمەگرۆم لە پیرەمەگرۆم هەفتەیە ماینۆ وڵا حکوومەت لەوێ شکیا حکوومەت شکیا دەستوریان داوتیان ئیتر ئەمان لازمیان نییە ئێمە بگەڕێن ببینەوە شوێنی خۆمان لە کەش ڕێنەبان پێژن شەدەڵە و سەرگەڵ و ئەمانە هەڵا دەنووسێ چوار ناوی هەز ئەومەدە وارین پێشمەرگە شەلوپەت پێکیاوێ بێ دکتۆر بێ ئیمکانات و بێ وەزعیەت پێشتی وا لە بنڕەمەنێکاوە ناو کەورگە نیمە کەورگە وەزعێک پێش هاتوو فرەنە ئیسێش بکەی ئەو ڕۆژەیەکەم و ناڕەحەتم حەقیقەتەن. ئەحمەد بەگ و پێشمەرگەکانی تیپی جوانڕۆ لە ساڵانی سەرەتای شۆڕشدا لە چەندین ناوچەی جیاواز وەک پیرەمەگرون شەدەڵە و سەرگەڵ خەباتیان کردو و پاشان گواستراونەتەوە بۆ پێنجوێن. ئێمە هەر تەقریبەن هەر سەوقیانەداین نەوە ئێمە مەکانێکی ساحەیەمان نەوە هەر سەوقیانەدا ئەم هێز بۆ هێز بۆ وتیان جێش دووبارە بۆ کوێ ڕوا وڵا ئەڕوا هەرەکەتەکا بۆ پێنجوێن وتیان سۆحا بڕۆین جێوە تاعینکەین بۆ شەڕ شەڕیش لە ناڵپارێز و جێش و جوونیە کرد شانەگەری وەمانە تێتە سەیساوە و لەوێ تێتە ناڵپارێز و لەوێ جێش و جوومەکە بۆ پێنجوێن نهاتوو بۆ پێنجوێن ئەو نەمانە زانی جاش و جێش لە ناڵپارێز و تماشایانەکرد و دنیا هەرەکەتیان کرد هاتن کەژەکە پوش و ئاغریانەدا ئەکەونە شوێنی دووکەڵەکە اینجا حکوومەتی عێراق وە قووەت و حەقیقەتەن ئەگەینە هەر تەپێ دوو ڕزگونیان دانیا سەنگەریان دروستە کرد دووبارە پیشڕەویانە کرد جەماعەتی ترەکەوتەوە ئێمەش وەجێری دەمی هەواپەیما و فڵان وەمانە وردە عەقەب نشینیمان کرد هاتینەوە بان
چون هەیەیانەوە زۆری بۆها هەمیشە جێبیێڵن پێشمەرگە مەگە نەکوش ئەمە جەنگی پارتیزانی گەرەکە چون حکوومەت بۆ هەرگوێ ئیرادە بکە هەڕوە هاتینۆبان و ئەوەی جەیزانی جەنازەکان لە کوێوا جێمان تی خۆمان بەڵێن شەوتینەوە بووی بیلاخەرە هاتینە ئەم دێوتی کاکە گیان ئەزانی چی ئێوە هاتن کۆمەکی ئێمە بکەن نەگەین و ئێمەش نەگەین پیایە جێشیش هاتگە ئەم منتەقەیە گرتێ هێوە کەعابلوە هاتگە بۆ منتەقەی پێنجوێن وا لێوێ هێوە بێن بڕۆن بگەین و کەعابلوە تۆندەی چۆن وتی هەرەو نەبیەسن 5 دقیقە من کاغەزێکتان بۆ بنووسم ئێوە بڕۆن بۆی کاغەزی نووسی وەڵا کاغەزەکەی واقعان ئەوە خۆمان کرومان دوو ئەوەی یعنی زیاتری وتووە هەڵەیە شجاعەت و فڵان و ئەمانە قەدرێ قایم بالاخره هاتین هەر ئەو شەوە هاتینە پێنجوێن تەقسیماتمان کرد هێمە کەوتینە کوێ ئەو وەرەوە نزیکی دەرەگورگان و نزارە و ئەمانە جەماعەتێکمان لەوێ جێشت و جەماعەتێکمان بردە بناوە سووتە و هێمەش کردمانە ئەو وەرەوە بۆ منتەقە وەزەجر گوزەرانمان واقعان وەزەجر گوزەرانمان تا ئەوەنە قوتمان بۆ بێ و فڵان و ئەمانە ئێمەش سمسانێ لێفە و ملمانە نەدریا لەوێ کاکە وەبەری بەفرۆ ڕێمان کردو یعنی ڕۆژمانە کردو لێولا دەستوریاندا هێوە ئەشێ بێن و بۆ خورما خاڵەوەم ئەمری کردووە من حسەینوە کە فەرماندەمانە و کە ئیشێ بڕۆی تەشکیلات بووە 50 نەفەر دیژبان بۆ خۆ دروستکە انزیبات و ئیسلاحی ئەوێ بۆ خۆ دروستکە و بتوانانی قانونی شار بۆی وەڕێ و نەختی ئەمنیەت بۆ مەردەمە بێ و فڵانەوەمان 4 ساڵ هێمە لەوێ ماین و 4 ساڵە من 2-3 شغڵم بوو ئەم مەسئولی ئەمنیەت یەکراوە هەم لوژنەی تەخمین وم لە شارە زۆر و ڕۆژە لوژنەی ئەدوو لوژنەی تەخمین و وشەویچە ئەمنیەتی ناویشە یەکیان مەسئولی گومرگم 1 ساڵیە ئەم 4 ساڵە چون تەشکیلات ئالگەڕیا و قورماڵمان باش بۆ پێکرد و واقعا میلەتێکی محتەرەمیتیا وەختێ نەقڵ بووین نەقڵیان کردین بۆ ئاوەوەی لێ ئەو میلەتە گشتی گریاوە ئەحمەد بەگ دوای چەندین ساڵ خەبات لە ساڵی 1968دا بۆ سەردان دەگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆیان و لەگەڵ ئێران خانمی خێزانی ژیانی هاوسەری پێک دێنێت پیاەکی تەواو پیاەکی حاڵ ئینسانێکی ئەسلەمە ئینسانێکی بە تااقەتە ئینسانێکی کوردێکی پاکی ئەسیل ئیتر ئینسانێکی چووە بۆ ماڵ و مناڵ و وینی خۆی بۆ بانی ئەمەم کا ڕوویەوە هاتێ و زەحمەتی بووە خەچی کەم نێشتە بۆمان هیچ ناڕەحەتێکمانەوە بۆ مناڵ و ماڵ زیندگیمان خۆشووە شتێکی بۆ فراهەم هاوردین بەڵی تەرفرە ئیمکانەوە ئەو وەختەوەکی ئێستەنەوە مردم یەکتری بناسیەوەمانە هەر باوکو و دایک حەسیەوە تەکی باوکمان قسەیان باوکیچم خەزی لە خاڵۆزای خۆی فامیلی خاڵۆزاوی و کەزای لە عێراقات و تەنیا کوڕ و خۆشیان کرد وێش تەنیا دانیە بووم هەرخۆم ئیدەر هاتم گەینوێ بۆ هاوسەرگیریمان کرد و گەینوێک ئەوانەمزانی بەحسیە کرد و ئەو ڕێ هاتۆ ئەمانەمان پرسی ئەیوانێتمێش خۆشمەها لە کارەکانی خۆشمەها لە شۆڕژگەری خۆشمەها لە خەڵی بەرزانی حەزمەکرد لە ئەو ڕێبازم خۆشکی بوو سێدانە خۆشکی بوو حەزیان نەکرد تەنیا ئەمیان بوو لەکانە حەزیان نەکرد کەوا لە ناویەوە شۆڕشە یان و تەنیا دانەیەکە حەز ناگەین بکوژێەوە لێ حەزەکەین افتخاری پێکەینوە لە شۆڕشی بەرزانی بەخسیان نەکردیان و لە فڵانە جێ شەڕ بوو سەرکەفتن خۆشماناوە ئێمە لێرە افتخارمان پێکرد ئەوانە نە دووربین بوو نە مۆبایل بوو نە تەلەفۆن بوو هیچ نەو هەروە نامەیەوە شتێ هەرێکی خۆرێکی بزانێ دەموەدەم ساڵێ جاری ساڵێ دەخفەیە هەرێکە باتایە خۆرێکمان بزانیانە نەمانەزان امکانات نەوەکی ئێستاتە کوژازا خۆر بزانێ
ئەم دێوی ئەمە شوانکارە پێنە قاوەخانەیە شوانکارە ئەمە کانیە کە لەم جوورۆ ئەچێتەوە ناوی ئەو سەختە دەخوات کانیەکی ئاوی فرزانمە چەند ساڵە نەتەقیە بە 4-5 ساڵە نەتەقیە ئێمساڵ تەقیە آخری ساڵی 49 من کێشەیەکم بوو باوکم فەوتی کردەوە ئێوە خۆشوێ دەگرا تەقازایان کرد و دایکم و خۆشکێکم بوو بێ سەرپەرستون تەقازایان کرد کە بەڵکو من بێمەوە سەر و سامانێ بووم پیان و ئەنجا بڕۆمەوە دەوێت لە تەرەفی هێزە و مەرزەبانی نەوچوو و موافقەتیان کرد کە من 1-2 مانگی بێمەوە گرفتاری خۆم ڕەت منیش هاتمەوە ئاخری ساڵی 49 گەیمەوە ئەگرا لەگرا ویانیان نەکردم وتیان شێت جن بخواست منیش وتم خۆم وا لێ ژنی مەردم و خۆم وام لە عێراقا و وێرانە و گرفتاری و بەدبەختی و هەر وەختێ توانیم بێمەوە ئێرانەوە ئانە پەک ناکەوێت ژنە خوارد بێلەخەرم وازیان لێ ناوەرم لێرە ژنم خواست و 1-2 مانگ لێراومە و دوای 2 مانگە عایزن دووبارە ڕیمەوە بۆ عێراق عایزن بعدە 6 مان هەمتر مۆرەخاسیە تریاندا پێم هاتم سەرم داوە و ڕێم ئەم کوڕیچە کوڕی ئەوەڵمە 52 تقریبا لەوەڵی ئینقلابم وا لە بیرە کە باوکمیان گرتێ هاتن کلمچەیان کردە دەستی منیش بە شوێنی ڕام کردێ ئەومە ها لە بیرە ئەرەوە تقریبا لەم سناومە هەرچە ڕام کرد بە شوێنی هەگویان زیێنە ئەمیان برد و ئەرە وەڵا ئەمە وا لە بیرە شاید دەوی 10 ساڵێکم بووی لەولا ئەیان گەڕاندەوە کە حتا لە خۆیکی کەم ژنەفتمە ولی ئەیان گەڕاندەوە کە باوکو چوە بۆ شۆڕش و لێوێنە پەیوەندیان کردەوە شۆڕشی بارزانی و 12 ساڵە لێوێ ماسە و وەڵام من نەمزانی تا حدودی 12 ساڵێک بوو لە مردم قسەیانەکرد ئەو وەختە منیش نەمزانی شنوێ جیوە چاڵەبە وەرەیتر بەفری شنوێ مهمە بەڵاجە لە وەختی بەفربانینە بەفریتیە هات ئەو ساویانە ورد یەخچاڵ و چت نەو سەوای بیاتە گشتی بۆ بارق و مارق و دنیا تەشکیلات ئەو لە بەفری ئەو کەژە ئیسپادەیان نەکرد بۆ فرۆشتن لە منتقەی هەڵوجە ئێمە ڕوێنەوێ دووسێمانیە ماینەوە هیچ خەوەرێنەوە ئێمە جوان لە خەتی مقادەمی جبهەوە شەر بووە شەرت لە تەکی جاش و جێژە هەواپەیمان لە بانەوە هینەکە بلاخەرە جەنگێکی فرەفرە قۆستوەیە قات فەرماندەی ئەوێ کە عەزیز ئەتروچی و هاتوو بۆ سەرکەشی پەس و پێش کەوتوو وە ڕێگەیەترا هاتوو کەوتووە ناوی کەمین خۆی و 3 نەفەر شەهید بوو مە هاتوو سەرکەشی لە ئێمە بکە لە مەعاونی هێز و هێزی خەبات و هاتوو سەرکەشی بکە کەوتووە ناوی کەمین 3 نەفەر شەهیدی داوە من و کوڕێکی تریش لەوە ناوی جەمیل کەوتینە مەحاسرە هەریان و چەکەکانتان دانێن ئەغڵەبی جاش و قەت سێفڕ و جاش و ماش و ئەمانەوە جێشی جەپسی سەریان و هەواپەیماش کاریە کرد وەرە بیشتر ئەوانە لە مقەدەمەوەن جاشەکان وەڵاسای مەش پێکیان من و ئەو کوڕە هەرتمان پێکیان نەختی ئەم مەنتەقەمان ئەمەد بووە دەسووریاندا لە هێزە وتیان ئێوەیشێ بارکەن بێنە سۆسەکان ماڵەکەتان بێنە سۆسەکان سێسەکان وانە ماڵی تەوێڵە هایتر تەوێڵە سۆسەکان وانەوە هاتینە سۆسەکان لەوێ تەسمیمی گرت وتی خاڵەوەم وتی قەرارە بڕۆم مەلاقاتێکی بارزانی بکەم تۆ کێ و کێوەڕا 5 نەفەر بستە ڕێوتی ئەمانە بێن و بڕێ تەماشاوان کرد کە ئەگەر بڕۆین وە پێم مانگێکمان پێیەچی لە هێز ئیجازەی گرت وتیان مەڕۆن هێزی سلێمان سندی وا لەگرا قەرارە بگەڕێتەوە بۆ ژوور هێزێکی بەرزان منتەقەی بەرزان واتوو بۆ کۆمەک ئەو حامڵە هێزم کردمان دووبارە شکیان دەشتنەوێین بوو هەردوێ ماوە قەرارە بگەڕێنەوە بۆیە ماشینیشیان لە ئێرانەوە بۆ تێ شێوە ئێرانە بڕۆ
ئێوە ئیش دانیشن ئێمە ئەتانخینە ناوێمانە ماشینێکی و ناوی ئێوە هینەکەی وە لە تەکێەوە بڕۆن زووتر ئەگەیەنەوێ عەسرێکی دێر چوینە حاجی عەمران تەمەزە مەرحەمی کاک ئیدریس و کاک مەسعود ناویان یەک دووروێ هاتن و ئەستیقباڵی ئەم ئەرتەشۆ ئەم جێیشۆ وا مودەتێکە وا لێرا و خزمەتی کردوێتە دووبارە گەڕێتەوە مەنتەقە هاتن و ئەستیقباڵی ئینسانێکی محتەرەم ئینسانێکی بزرگوار ئینسانێکی وەتاقەت ئینسانێکی تەوان هەرچی بوتایە و لەو سەرەکەیەوە هاتەوە شتێک ئەمە نەوێژی ئەمە بزانی چۆنە ئیمتحان کردە لێری گەورە گەورە و لێری بچووکا بچووک و ئینسانێکی تەواو بەمانی باشین گەمی موردی لوت و تەفەقودی قەرارمان گرت و دوێ کارەکانمان ئاش کرد و کارەکە جوای داین و کە ڕۆژنامەیەکی بۆ نووسین بۆ هێز و وەراسەت دەسووریدا ئەو مشکڵاتی ئێمەکەین بێ هەریان کردو سەفەرەکەی ئێمە وە و فۆرمە دوای ئەم ڕێنە خزمەتی بەرزانیەوە کارەکانی بە ئەنجام دا. اردیبهشتی 83 شانزدەوەم ڕێنە عێراق و هیچ لوتفی کرد ئیجازەی داین چوینە خزمەتی وتم هاتینە خزمەتی باوکتۆ لە تیرمان مەراقا و تێڕەوەسە هاتین دەوری 20 ڕۆژێ ئێمە باینکی مەنتەقەمان جەنگی و ئیشێ زوو بتان خسایەنە ڕێ وەلێ وەز ئێوێ ئەو نەشلۆخ و 6 مەغاتوو هەرەوەرینە ئێمە 20 ڕۆژمان پێش و ئەنجامەوەمان کەوتینە خزمەتی بارزانی لە پێ چوین لە دیلمان بتم دیلمان وتی دروست بینی پاوەزەمە کسە دەبێ ماڵمان لە پاوە لێوە کسمان خستەوەمە خاڵۆزا بوو ئەمچە ئاغەم و ئەمچە خۆم و لێوە کرانشینووی نەمە کسمانە خستە وینە زەمانەکەی سەباحە ئەویش دەوری 20 ساڵ لێرەوە بەرە 20 ساڵ لێرەوە هەمیشەی دەورانی کرماشانە هەوە شابە شابە ئەمچە من بتوانم جار تازەیە جاری 6-7 ساڵ لێرەوە بەرە ئەمچە هەر بێڵەیە ئەمچە هەر بێڵەیە نەوەڵە ئەمە هینە داڵانیە ئەمچە هاشۆڵە ئەحمەوە خۆی تەنیا خستیە لە بێخی دەرەختێک هەلای شۆڵ خستیە ئەمیچە خۆم ئەوەڵی ئەنقلاب خستەوە لە ماڵی خۆمانە خستم ئەم ماڵمانەوە ماڵی ترمان بوو لە خوار ماڵی سەباحەوە ئەمیچە هەر ئەحمەوە ئەمچە ئەمە بەر لای ئەنقلاب خستیە سیەم ئەمیچە نێواز ئەو وەختە سێت نازم ئەمیچە بیاڵەیە خۆی تەنیاز لێ خستیە سیەم ئەمچە ماڵی خۆمانە لەم ماڵە سم دروست ماڵە خوارگە ئەمیچە هەر ئەوەڵی ئەنقلابە کە ئەسڵا هەمان دەست کەوتەوە مەسەلا بووین هەردوومان مسلح بووین دەست دوای کۆتایی شۆڕش و گەڕانەوەی بۆ جوانڕۆ ئەحمەد باگ زۆربەی کاتی خۆی لەگەڵ ژن و منداڵەکانیدا بەسەر دەبات و هەوڵ دەدات قەرەبووی ساڵانی ڕابردوویان بۆ بکاتەوە. باوکم ئینسانێکی ئارامی لەسەر خۆی سەبووری با ئێرادەی چی بێژمە چێ بێژم کەمن دەمەوردی باوکم ئەم ژنە فکەیان و تەنیا برایەکمانەوە چووە و ها لە شۆڕەشە و حەز ناکەین هیچی پێ بێ وەلی حەزەکەین ئەفمایە ئفتخارە بۆمان ماموریەتێک گەندا پێمان وتیان شەڕە لە قەرەداغ ئێمەش قەرەداغ بۆ ئێمە دوور و ناویش و جێش و جاشێکی زۆریش بوو بە حەقیقەت ماموریەتیاندا ئێمەش دەرحەدودی چند نەفەرێک گون نەیروو بوو لەوێاوە دەورمانە لە سۆسەکان نەیروویەکی زۆر هاتێ کاک جەمال و
ئەوان جەمان نامی خۆوان ئەوان هێزی خەبات نێروێکیان هاوردەوە هاتن بۆ قەرەدا ئێمە گەینە منتەقەیە وە ناوی شەمە و وێلەکە لە خەتی دەروەنی خان عەبوورمان کرد و جادەی ئەسڵی و گەینە ئەوێت لەوێ بووە چمەدە جاش هاتن بەریان گرتین ئێمە بێخەوەری ئەوان بەر لە ئێمە زانیانە ئێمە ئەم مەرەکەتەکەی کاکە 3 ڕۆژ لەوێ بووە زەربە هەرچیش ئەمان بێسیمیانە کرد قووەتمان بۆ بێدارکردن و قووەتمان بۆ ئەوان جادە و حکوومەت لە اختیاریانەوە ئەوان بەریانەگرت لەگرا ئێمە تا ئەو خۆراسە سەعاتە هەرچی فیشەک و فڵان و ئەمانە ئەغڵەبی تەقی خاڵی بوو قووەتمانە هەچ بۆ پێنەگەی ئەغری جەمان نامق دەسوودی داوتی کاکەگیان قووەتمان پێ ناگەێ بەری ئەو نەیروانە وا قەرار بێن بۆ کۆمەتی ئێمە گیریاوێ ئێمە فقط جز عەقەب نشینی زیاتر هیچمان بۆ ناکرێ